ماوەیەکە وڵاتانی خۆرئاوا بە شێوەی ڕێکخراو بێت یا بێپلان هەوڵی دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلام و موسڵمانان دەدەن. سووتاندنی قورئانی پیرۆز لە وڵاتی سوید کاردانەوەی جیاواز لە بەشێک لە وڵاتانی ئیسلامی بۆ دوای خۆی داهێنا. هەرێمی کوردستانیش بێبەش نەبوو لە کاردانەوەکان دژی ئەم کردەیە. لەم چوارچێوەیەدا دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هاشتاگێکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە ناونیشانی قورئان لە دڵماندایە ڕاگەیاندووە. ئیتر هەر کاتێک کارێکی ناڕەوا و ناشایستە بەرامبەر بە قورئانی پیرۆز دەکرێت، بێ ئەدەبیەتی بەرامبەر دەکرێت و بێ ڕێزیەکی بەرامبەر دەکرێت، هەر موسڵمانێک یەک زەڕە ئیمان لە دڵ و دەروونی هەبێت پێویستە ئینکاری بکە، پێی ناخۆش بی و هەروها ئەو کارە ناڕەوایە شەرمەزار بکە و ڕیسوا بکە. چزای ئەوەی ئێمە الحەمدوللە کە لە دەستگایەکین کە دەستگای نووری حیکمە لە خزمەتی قورئانی پیرۆز داین. ئەو دەستگای کە بە فەزلی خۆی گەورە چەندین حافزی قورئان لە برایان و لە خۆشکان لە خۆ دەگری، کەسانێک کەوا دژایەتی ئەو دینە دەکەن، دژایەتی ئەو قورئانە و سونەتی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم، پێویستە ئێمە لە مقابلدا کە خۆمان بە مسلمان دەزانین، کە خۆمان بە شوێن کەوتەی قورئان و سونەت دەزانین، فعلا خۆمان شارەزا بکەین، منداڵەکانمان شارەزا بکەین لە قورئان و لە سونەت، بیان هینین بەرەو ئەو شوێنانەی کەوە شارەزایان دەکەن و پەروەردەیان دەکەن بە پەروەردەیەک کە هەڵێنجراوی قورئان و سونەت بیتن. قوتابیانی قورئان و بەشێک لە هاوڵاتیان باز لەوە دەکەن ئەو کارەی بەشێک لە وڵاتانی خۆرئاوا ئەنجامی دەدەن دوورە لەو دیموکراسیی کە ئەوان بانگەشەی بۆ دەکەن. دەشڵێن کۆتایی ئەو کارانە بە گەورەبوونی ئیسلام و بڵاوبوونەوەی زیاتری قورئانی پیرۆز کۆتایی دێت. بە تایبەتی چەند ساڵێکە ئاینی پیرۆزی ئیسلام لە خۆرئاوا شوێنکەوتوانی لە زیادبوونی بەردەوامە. من نازانم دەبێت چی هەستێکم هەبێت بەرامبەریان وەک موسڵمانێک، چونکە خۆت تۆیش و هەموو ئەوانەیش کە ئێستا دەمان بینین ئەوانش موسڵمانن، هەمان هەستی منیان هەیە. نازانم دەبێت چی بڵێم، چۆن تعبیر لەو هەستە بکەم، چونکە دەستبردن بۆ پیرۆزیەکانی مە بەڕاستی ئەو پەڕی تاوانە، ئەو پەڕی تیرۆریستیە. بەرگری ئێمە لەو حەقی خۆمان کە قورئانی پیرۆزە بە تیرۆریستی ناو دەبرێت، چونکە بەرگریکردن لە قورئان لەلایەن غەربەوە کارێکی نەشازە، بەڵام ئەوان کە دەیسووتێنن ئازادیە. نازانم ئەم دوو فاقیە چەندی بەچەند. هیچ شەک و گومانی تێدا نیە ئەو کەسانێکەوە هەر دەستن بە دژایەتی قورئانێک کە ئەنەما سەری خۆیان لە شاخێک ئەدەن، ناتوانن هیچ بکەن. ئەو کەسانە نیشانەی نزمیتیان ناتوانن بەرەنگاری ئەو شاخەی ببنەوە کەوا دینی ئیسلامە، بۆیە هەر دەستن پەنا دەبن لە بۆ ئەو شتە قێزەونانە بە سوتاندنی قورئان بۆ ئەوەی کەوا هەستی مسلمانان بریندار بکەن و ئەمەش بە دڵنیاییەوە خوای گەورە لە شوێنانی دیکە لە قورئان باز دەکاتن کە ئەمە بە زیان بەسەر خۆیان دادەشێتەوە، چونکەوە ئاکاتن ئینسانی مسلمان زیاتر بەخۆ بێتەوە بۆ ئەوەی کەوا زیاتر لە دینەکە حاڵی بتن و بەرگری لێ بکاتن. ماوەیەک وڵاتانی ڕۆژئاوا وایە نەجیان حاڵی کردبووکەوە پەرگیری و توندڕەوی لە وڵاتانی ئیسلامیەوە سەری هەڵداوە، یاخود لە وڵاتانی ئیسلامیەوە بوونی هەبووە، بەڵام هەر ئەو وڵاتانە خۆیان لەژێر پەردەی دیموکراسی و بە شێوەیەکی ڕێکخراو پەرە بە توندڕەویەکانیان دەدەن، بە جۆرێکەوە قورئانی پیرۆز دەسووتێن و لەلایەکی دیکەش بێڕێزی بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.